سڵاتان لەبێت بەیانیتان باش بۆ هیوایەکی بەیانیکی پڕ لە خۆشی و لە شادیتان هەبێت. ئەم بەیانیە کۆمەڵی بابەتمان هەیە، سەرەتاترینیان باس لە نەجەفەکەین کە بە دەستپێشخەری سەرۆک بارزانی شاندێکی باڵایە سیاسی لەگەڵ ڕێبەری ڕەوتی سەدر کۆبوونەتەوە و دۆخی سیاسی عراقیان تاوتوێ کردووە. خەمیس خەنجەریش ڕای دەگەێنێت کە زۆربەی دەستپێشخەری کاتی سەختی عراق لەلایەن سەرۆک بارزانی و هەمیشە ئەنجام دراوە و سەدریش دەستپێشخەرەکەی قبول کردووە. و جگەلەوە ئەم بەیانیە تێکەڵ بە خولیای خێزانێک بۆ هونەر و گۆرانی گوتن میوانێکمان دەبێت یەک میوانین، یەک خانەوادە میوانی ئێمەن کە لاوی و ئەحمەد بە هاوکاری باوکیان میوزیک دەژەن گۆرانی ئەڵێن و حەزیش دەکەن لە ئایندەدا ببن بە هونەرمەند و بە یەکیشەوە کاری هونەری بکەن. لە شەوانی ساردی زستان هاوڵاتیان لە زۆربەی ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە دەوری یەکتر کۆبنەوە و شەو بە یاری خۆماڵی و گۆرانی گوتن بەڕێ دەکەن. هەر لە بەیانی 24 بە مۆزەخانەی سەرکەوتن لە مۆسکۆی پایتەختی رووسیا ئاشنا ئەبین کە یەکێکە لە بەناوبانگترین مۆزەخانەکانی ئەو وڵاتە و ناوی سەرجەم قارەمانەکان یەکێتی سۆڤیەت بە ڕەنگی زێڕین لە مۆزەخانەکە نەخشێنراوە. بەڵێ باسی دەستپێشخەرەکەی سەرۆکمان کرد کە بۆ ئێستا هەواڵێکی دیکەمان هەیە، بەڵێ بە ئامادەبوونی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی پەرلەمان یادی شەهیدانی یەکی شوبات لە هەولێر دەکرێتەوە. ئەمڕۆ کاتژمێر 10 بەیانی بە ئامادەبوونی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانی کوردستان لە پارکی شەهید سامی عەبدوڕەحمان لە هەولێر یادی شەهیدانی یەکی شوبات دەکرێتەوە و یەکی شوباتی ساڵی 2004 کە یەکەم ڕۆژی جەژنی قوربان بوو دوو تیرۆریست لە یەک کات لە بارگای لقی دوی پارتی دموکراتی کوردستان و مەڵبەندی سێی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێر خۆیان تەقاندەوە و بەهۆیانەوە یاخود بەهۆیەوە تەقینەوەیە 101 کەس شەهید. لە هەولێر دوو برا خولیای جیهانی هونەری دەبن، یەکێکیان عاشقی ژەنینی ئۆرگە و ئەوەی تریشیان گۆرانی گوتن. لاوی و ئەحمەد لە تەمەندا تەنیا 1 ساڵیان لە نێوان فەرقە بە هاوکاری باوکیان ئێستا ئامێریکی ئۆرگیان کڕیوە گۆرانی ئەڵێن. ئەوان لە ڕۆژانی پشوو ڕاهێنانەکەن بە ئۆرگەکەی خۆیان وەک خۆشیان دەڵێن ئارەزوی ئەوەکەن کە کاتێک گەورە بوون بە یەکەوە کاری هونەری بکەن. خێزانێکی هونەرین باوکو کوڕ باوتنی گۆرانی و ژەنینی ئۆرگ لە نێو ماڵەکەیاندا کەشێکی تایبەتیان دروست کردووە. ئەحمەد و لاوی بران لە تەمەندا 1 ساڵیان نێوانە. ئەوەندا خولیای موزیک دەبن، بڕیار دەن دەخیلەیەکدانن و پارە کۆبکەنەوە بۆ کڕینی ئامێری ئۆرگ. یەکێکیان عاشقی موزیکە و ئەویتریان گوتنی ستران. كيف من بعزفية موسيقى جانية ومنو برايخو أحمد برياضة داخلية كدان باريخ كينغا وحس لبو سترانا بيجت منش حس لبو موسيقى بجانم ومن زور كيف عزفية ديال هنري كردي برياضة داخلية كدان أزف برايخو مصري أحمد وهاري كاري بابا ماجي هاري كاري ما كتير ما كتبوا ما أورجي كيف شريت. ئەحمەد بەهرەی لە گۆرانی گوتندا هەیە. ئارەزووی ئەوەی هەیە کاتێک لەگەڵ لاوی برای گەورە بوون ببن بە هونەرمەند و بەیەکەوە کاری هونەری بکەن. ڕۆژانە دیگەر برای خو سترانات بێجینا و ڕۆژانەی پێنجشەم و جومعە پشوو بیت ئەم سترانێکات بێجینەوە هاریکاریەیەکە دیتکەین بابا منیش بیشتە ئەگە لە مەکتەبێ نمرە بەرز بینن دێ ئورگی بوون گودانم پێنجشەم و جومعە
هیواتا منه و لداتوی از مگورانی بیش و برای ملاوی عازف بید. باوکیشیان دوای دیرەکردن بە حەز و بەهرەکانیان پاڵپشتی کردوون و لە کاتی پشوەکاندا لەگەڵیاندا دەنیشێت و ڕاهێنانیان پێدەکات. هەروەک خۆی دەڵێت لەگەڵ ئەواندا بۆ تا کەسێکی هونەری. وەختێک من یەکەم جار زانێک و حەزا بچووکت من تایبەتی لاوی و وڵا ئەحمەدیش وەکو ستران بەس بوو موزیکێ لاوی حەزاوی بوو من وەکو سپرایزێکی بوو چونکو کاری من ڕۆژانە هەن مەجال نەدامن کو ئەس بشم تبەڕە مەسەلەن ڕاهێنانێت موزیکیژی بکەم لە ماڵێ بەس بڕاستی بوو من جهێ دڵخۆشیە بوو کو ڕۆژێکی خێزانە من گوتە من کو موبایلا من بریە لە جیاتی گەیما یان یاریەت منداڵە کو ناو موبایلێدا تێنەکردن لە سوشیالێدا گوت ئۆرگێک خەزم کردیە کیبورد گوت هەندێک سترانە لێت دەت سترانێتەژی لێت دەت بوو مژێک یعنی جێ دڵخۆشیە بوو و من گازی کردم من گوتە کانی وەرە تو چاوە لێت دەیت تو چاوە فێر بووی و دەرکەت ئەس بێژم یەک دوو جارێکە سەردانە پسمامی خوژی کرد بوو کڕمامیویژی موسیقیە کوڕی برای من شایان وجا من گوتێ هەندی شیان من هەبن مادەم تەڕێکەوە موسیقی گرتێ یعنی بڕاستی چونکو نەک دلێ من موسیق تشتێکی پیرۆزە ئێک وەرزش ئێک موسیقا نەک دلێ من یا پیرۆزە من گوتێ ئەس هەندی شیانت من هەبن ئەس دێ هاری کارێتە بم و یە کوڕی منێ دیکەژی و ویژی استعدادە دەنگی هەیە هەسرەتات کاتێک گۆرانی دەڵێن خۆشی دەنگیان و تێکەڵبوونیان لەگەڵ ئاوازی ئۆرگ دەیان با تا دنیای هونەری و خۆیان لە یاد دەکەن. شەیمە کوردستان 24 هەولێر. بەڵێ بینیتان لە ڕاپۆرتەکەی کە ئامادە کرابوو ئەو خانەوادە خەنجیلەیە دوو کوڕیان هەیە خۆی سێ مناڵیان هەیە بەڵام دوانیان ئەتوانین بڵین بە کوردەواریە لە چوونەتەوە سەر باوکیان کە حەزەوە هونەرن. محەممەد زۆرگبانی باوکی لاوی و ئەحمەد کە لاوی و محەممەد ئۆژەنن ئەوان لەگەڵ ئێمە ئەم بەیانیان ئەحمەد محەممەد هەروەها لاوی محەممەد و باوکیان محەممەد زۆرگبان ئەم بەیانە لەگەڵ ئێمە لە بەیانی 24 و بەیانیەکەمان جوانترەکەن بەخێر هاتن سەر چاو باش بیتن ئەم زۆر خۆشحاڵین کە ئەم هەبڕاتینە کاناڵێ کوردستان 24 ئێمە خۆشحاڵترین لاوی و ئەحمەد و کاک محەممەد خۆی کاک محەممەد خۆت خولیای گۆرانی و هونەر و میوزیکت هەیە بێگومان بۆیە ئەوانیش بەو شێوەیە بەلێ بێگومان دەست پێکە هونەریە من بەدگەڕێتەوە بوو ساڵە 1998 نهێ و ساڵە 2000 یەکەم کلیپە خۆمە دەست پێ کرد و هەتا بێگاوێ ئەس بەردەوام بوومە ڕاستە دابران من هەبوونە لە سوشیالێ دابران من هەبووە بەس هەر بەردەوامەت وەکی گوتێ هونەر خوێنا مندا زۆر باشە. یەکەم جار سەرەتا هەستت کرد کامیان لە لاوی و ئەحمەد زیاتر حەزە و هونەرن ساڵێکیان فەرق کامیان ئەحمەد گەورەترە ئەحمەد ساڵێک گەورەترە لە لاوی وڵا وەختی کو من دەست پێ حەسیۆی ڕاستی یەکەم جار بە موبایلێ خەریکێ ئۆرگێ بوون داونلۆد کرد بوو لە بوو من تشتێکی سۆپرایز بوو من گوت ئەو توی ئۆرگێ لێت دەی بە موبایلی گوتە بەێ ڕاستی من زیاتر من حەس نەتکرد لەبەر دەرسەوان دایما من دەگوتێ احتیمامی زیاتر بدەنە دەرسێ و من وعدیش دانێ من گوتە ئەگەر دەرسێت هەنگوت باش بن ئەژی دە خزمەتە هەنگوت کەم ڕۆژێت وەکو جمعە ئەن ڕۆژێت تەحتین باشە لاوی بە دەست پێ بکەم لە قسەکردن لە بین هەردووکیانە لاوی تۆ یەکەم جار سەیری براکەتە کرد ئەتبینی کە ئەو حەزی لە ئۆرگژەنینە و باوکت گۆرانی ئەڵێت خولیای ئەوەت بۆ دروست بوو یاخود نە ئەوان حەزیانە کرد تۆ لەگەڵانە هاوکاربی یەکەم جار برای من و بابم هاری کاریامە تر لە ژەنینە ئوریێ وەش ئەوان حەزیان کرد تۆ لەگەڵانە هاوکار بی. باشە. یەکەم جار برای من و بابم هاری کاریامە تر لە ژەنینە ئوریێ وەش ئەوان حەزیان کرد تۆ لەگەڵانە هاوکار بی.
من حەزا من ئوردی بوو یعنی حەز ناکەی گۆرانی بڵێ بەس حەزەکەی بژەنی بەڵێ ئێستا گۆرانیمان بۆ ناڵێ ئەمڕۆ دەنگیویش خوشە دەنگیشی خۆشە دەنگیش خوشە و ماشەڵڵا زهنەوە زوی وەرتەگریتن بەحسی شانە تەنە گوتە چمانێک شانە ئەس چمانە کوڕمانەخوا ئێ ویژی ئورکە کوڕمانەوەی ساڵێکی لێ کچکەترە ئەها چوانێک وانیش ئۆرک هەیە ڕاستی وش هاوکاریەوە بکرد ینی ئەو کوڕمامەکەی هاوکاریە کرد فێریە کرد بەێ باشە ئەحمد هەستەکەی کە تێکەڵبوونت لەگەڵ گۆرانی و هوەر چی جیاوازی کردویت چ جیاوازیەکی بۆ دروست کردووی لەگەڵ هاوتەمەنەکانتە لا مزور كيف حزام مزور لستران بيجي أبي البندي مزور هاري كاريا برا خوش تكير ولا برا منيش هاري كاريا ما تكير لستران بيجي باشە ئەم بەیانە بۆ یەکەم بابەت چیتان بۆمان ئامادە کردووە کە پێشکەشەکەمانی بکەن قلام زرع باش گوڵامن گوڵازەرە غلام زرع غلام يعني دره برزانی خنجره جیهانی و دره گلام گلازره بارزانی بخنجره سروک و ریبره سروک و ریبره امیدا کردانه او شیری بارزانه سروک و پیشمرگه بابی هزارانه امیدا کردانه او شیری بارزانه سروک و پیشمرگه بابی هزارانه بجی کردستان بجی مالا بارزان دلسوزی خر کردا بوته دبم قربان هر بجی کردستان بجی مالا بارزان دلسوزی خر کردا بوته دبم قربان گلام گلازره لجیهانی دره بارزانی بخنجره سروک و ریبره گلام گلازره لجیهانی دره بارزانی بخنجره سروک و ریبره دەستان خۆش بێت سپاس دەست خۆش هەم کاکە لاوی هەم کاکە ئەحمد باوکشیان دەستی خۆش بێ ئەحمد ئەم جارە گەرویستت بیخەرە سەر ستاندەکە با لەبەر چاوت بێت باشە بۆ ئەم جارەیکە ئەوەی کە ئەتێ دیڵێ چونکە باش کاک محەممەد لە ڕاهێنانکردن و بە بەردەوامی ڕاهێنانەکەن جگەلەوەش خوێندنیان هەیە هەر لە ماڵ و ڕاهێنانەکە یا شوێنێکی دیکە هەیە نه بس لمال بەس لە ماڵ خۆدی ڕاهێنان پێەکەی غرفك تايبت موسيقية من تارخان كده بوان بس دائما استبيجن بمرجكي اگر درست هنگود باش نبن موزیک به موزیک يعني راستي باشە لەوانەکانیان چۆن مادەم ئەو چۆنەڵێت ئەو پاڵپشتیان ئەەکەیت و پیانەڵی بەو مەرجە مەرجیان بۆداین باشن اري ولا باشن لە چالاکیەکانی قوتابخانش بگومان بەشدارە بن ئەحمەد وایە بله ئەو چالاکیانی کە بەشدارە بن زیاتر گۆرانی و میوزیک ئێوە ئەیژن یا گروپ کۆرس و شتان لەگەڵ والله زيادة تاكا كاسي
تاکە کەسی هەر قەت بۆ بە تەنیا لاوی مەسەن بۆ نمونە هەر بەس عازفکەیت و هیچ گۆرانی نەڵێیت یان گۆرانیشی لەگەڵا ئەڵێ والله هەندێک جار عازفەکەم و گۆرانی دەڵێن گۆرانیش ئەڵێیت لەگەڵیا کاک محەممەد کوڕێکی دیکەشتان هەیە ئەو چی ئەو حەزە هوەرە ئەو زۆر حەزی لە گۆرانی گوتن ئەو هەستەکەی بتوانێت گۆرانی بڵێ یاوەکو لاوی عازف بکات ناوەڵا ئەو زیاتر بە گۆرانی بێژان دەچیت بە گۆرانی زۆر حەزی لە گۆرانی گوتنە و دەنگیشی خۆشە زۆر باشە کاتی ڕۆژانەتان چۆن دابش کردووە لاوی تۆ پێم بڵێ هەندێک جار بە من دەڵێت 2 ساعت دەرس ساعتێک سترانبێژی یان 2 ساعت سترانبێژی 2 ساعت دەرس دابش دکەین سترانبێژی و دەرسی جا دەرسەکە کاڵە 2 ساعت داوا بە فەلای خێنەوە بۆی کە زوو تاو بێ بچنە سەر مۆسیقا و بچنە ناو جەوی هوەرەوە یان کامیان بۆ کامیان زیاتر حەز ئەەکەیت کە زووتر دەست پێ بکە وڵات جوان ناخوێنم و دەڕۆم حەز بدەکەم زۆر باشە ئەحمەد بێجگاوەی کەم گۆرانی کوردی هەوڵەداوە بە زمانی تر تەمرین لەسەر گۆرانیەکانی شێوازەکانی یا زاراوەکانی تری خۆمان کوردی بکەیت یان نا هەر ناڵار کوردی هەنەری کوردی هەر هوەری کوردی زۆر حەزت لە دەنگی کام هوەرمەندەیە گۆرانی بێش باوکت باوکت بێزگە لە باوکت عەبدولواحد ساخۆی زۆر باشە کاک محەممەد چۆن بوو کە بیرت لەوە کردەوە کە مناڵەکان بیتە ناو دنیای هوەر و خۆت چێژی تەواوت لە دنیای هوەر وەرگرتووە چکاڵەنەوانی کە هوەرمەندن زۆر جار حەز ناکەن ڕۆڵەکانیان و ناڵەکان خانەوادەکان برنەوە هوەرەڵەن سەختە و زەحمەتە و کلیبکردنی مشکلێ و ڕاستی تزانە کوتەبانی بی من خۆ پێ خۆش نەبی بەس من دەستپێکش وەگوت بۆ منەکی سوپڕایزێکی لەوات من گوتێ ئەوانە یعنی بەبێ من زۆر حەزیان چوو بێ هێشتان کچکێ بوون حەزیان چوو بێ هەندی من دەگوتێ نا مەسەلەن بەس ئاخیری بەس نەشیام حەزاوان ڕاستی لە ئیهمال بکەم حەزاوان کاک محەممەد من هەنگاوی یەکەمیانە کە پێیان سوتە ناو دنیای هوەرەوە حەز ناکەی بە شێوەیەکی ئەکادمی فێر ببن بەریاڵە چی چۆن هەوڵت بۆ ئەوە داوە ئێستا پێت وایە جارێ زووە یاخود هێشتا زووە زووە هێشتا بوو تەمانیوان هێشتا زوویەک و بڵە دەرسێتوان قۆناغێتوانێت بچنە سەرتر و موافق ببن لە خوێندنێ و ئەکادمی من زۆر پێ خۆشە بە ئەکادمی شێوەیە ئەکادمی فێر ببن و نەک تەنها ئاڵەتە ئۆرگێ یان کیبۆردێ من پێ خۆشە ئاڵاتێت کەمان عود ساز ئەوانەش فێر ببن ئێستا بۆ لاوی ئاسانە ئەو ئالەتانێکی تر بە پەنجە ئەژەنرێت ڕەنگە بۆ وەکو ئۆرگە سایزەرە یان زەربە دەفە هیچ شتێک لەوە نازانی لاوی نازانی باش با بەرهەمێکی ترمان پێشکەش بکەن بزانین چیتان ئامادەیە کردستان کردستانه گلاب هشتا جهانه لی سروگ مسعود ری بره دیدگل بین حتا نمانه او نرگزام نازره دنگ بدوای الجیهانه کردستان کردستانه گلاب هشتا جهانه لی سروگ مسعود ری بره دیدگل بین حتا نمانه او نرگزام نازره دنگ بدای لجیهانه حتی پیشمرگه مهبی سر بلندین کردستانه حتی سروگ مسعود هبی آزادین کردستانه
مرگمه بید سر بلندین کردستانه حتی سروق مسعود هبید ام آزادین کردستانه کردستان کردستانه گلاب اشتا جیانه سروق مسعود ریبرم دیگر بین حتی نمانه او نرگزا منازله جنگ برای لجیهانه دەست خۆش پێش ئەوەی کە بمە سەر پرسیاری ڕۆژانەی خۆتان پەیوەندی نێوان هەردووکتان بەس با بزانم هەڵبژاردننی ئەم سرود و گۆرانیانی کە هەڵتان بژاردۆ بە حەزی کامتان هەڵتان بژاردووە بابا من گوتێ بلاف سترانە بن زیاتر هەوڵی ئەوە داوە کە ئەو هۆنراوانە بن کە نیشتیمان پەروەری و حەزەکەیت بەو شێوێ بێنە ناو دنیای هونەرەوە زۆر زۆر پێخۆشە بەێ نیشتیمانی بیتنن نەتەوەیی بیتن و تایبەتی پێشمەرگە ڕاست ڕاستی نابێتن چجا بێتەش بیرکردن پێشمەرگە بە ڕێکا شاشێن گوی سلااوێت خود گەینم بۆ هەمی پێشمەرگت کوردستان سەری ڕێز و نەوازشیان بۆ دانەوێنین بۆ شەهیدەکانمان و هیوای سەلامەتی بۆ هەموو پێشمەرگەکان نەخوازی ئەحمەد لەگەڵ لاوی بابزانم پەیوەندی نێوان هەردووکتان چۆنە هەموو دوو برا و دوو خوشکێکوانە جارە جارە لە بین یەکتریا لەسەر شتێک ئەزانن چێڵم لەسەر شتێک دەنگە دەنگێکیانە بێت یاخود پەیوەندیەکانیان ئاوهاییان نە ئەمە هی منەوە من باشتر لێ ئەزانم تۆ نایزانی ئەو لە کاتی ڕاهێنانوانە و شتانەتان بۆ دروستە بێت لە بینی هەردوو ناوەڵامەکی هاوڕێیانە پێک بەپەخ هەندێک کەشوەرام هەم خڕ ڤێکڕام جمکین یەک ساڵتان بێنەوە وەکو جمکوان هەردووکان بەیەکەوە ئەگەر بۆ نمونە تۆ هەڵە بکەیت لە جۆرێک لە تەمرینەکانە یاخود لە ڕاهێنانەکان لاوی پێت بڵەوە هەڵەیە نابێت کە ئاوتت کردیان فڵانت کرد پێت ناخۆش نییە؟ ناوڵە ئەو بیشتی تێرە غەلەت کرد ئەس بژم تێرە غەلەت کرد باش پەیوەندیتان لەگەڵ هاوڕێ و هاوپۆلەکانتان چۆنە حەزەکەن وەکو ئێوە فێر ببن قەت پێتانەڵەن حەزەکەین وەکو ئێوە فێربین وەکو ئێوە هەنگاوی یەکەممان هەڵبێنین بەێ هەستکەن حەزەکەن کامێک لە هاوڕەکانتان حەزەکەن یاخود هەستەکەن کە لێتانەوە نزیکە و ئەتوانێت وەکو ئێوە لە زورەوە گوتی زۆرن لەگەڵ لاوی بابێ مەلای لاوی تۆ حەز ئەەکەی کە ئەو ئاهەنگانی کە ئەیژەنی یاخود ئەو میوزیکانی کە ئەیژەنیت زیاتر شاد بن خۆشییا بە کێف بێت لەوە یاخود شتی باز لە گورانی شتە وەکو کام گۆرانی زۆر بەدڵی تۆیە کە حەزەکەیت چمانایە سترانە بۆ بێ من هی باوکی خۆتە ئەوە دوایە ئامادەتان کردو ئەوەش زۆر باش ئەگەرەوەتان ئامادە کرد بێت با گوێمان لەوە بێمات
زمان من بودین چماناییم لریکات چافرمین چماناییم سال و زمان من بودین چماناییم لریکات چافرمین چماناییم پشتیت من خوشی نمان بو من و من جانو آخین چماناییم پشتیت من خوشی نمان بو من و من جانو آخین چماناییم دەستەکانتان خۆش بێ و تەمەند درێژ بن. سپاس مەمنون. کاک محەممەد وەکو دوا پرسیارم حەز ئەەکەیت هەر لاوی بەردەوام بێ لەسەر ژەنین و ئەحمەدی شەر گۆرانی وتن یاخود حەزەکەیت بێگومان دنیای هوەر وایە باوک حەزەکە زیاتر بچنە پێشە بەڵام پێت باشترێکە کە هەر ئاو بەم شێوەیە بەردەوام بن ئەو زیاتر بژەنی و ئەم گۆرانی. ئارێ وەڵام من زۆر پێخوشە بەردەوام بن جا هەندی شیانت منیش هەی ئەز هاوکارم بووان و بەس ڕاستی زۆر کەسێت هەی من زۆر برادرێت هەیە یعنی دوێت هەمانێک من دەرباز کرێت ناو سترانێدا زۆر برادر منێت هەبوو مەسەلەن لە من گەورەتر بوونە منداڵێتوان مەزن بوونە حەز نەکرێ ببنە ستران بێش چونکە وەکو پێویست هۆنەر لە بۆ هەمیان کوب بێژم وەکو هەمیان هاوروکاری نایەتەکردن گرنگی زۆر بە هەم کەسەکان نایەتە دان وەکی گوتە هۆنەرمەند هەندێکە تهدید کریێت هەی کلیپ بۆ تێنە چێکردن و هاوروکاری بۆ تێتەکردن بەس وەکی دیکە هۆنەر ئەس خۆت بێژم مرۆڤ هۆنەر هەبیتن بەرەف پێشش بچیت بلا هەل بۆ خۆش بیت یعنی هەتا بۆ خوتنێ بیتن هۆنەر باشترە لە زۆر شوورت دیکە و وەرزشش زۆر حەز وەرزششە هەی ئەحمەد من بیر کرد بێژمان گوت فوتبال فوتبال و وەکی دیکەش من زۆر پێخۆشە ڕاستی بەردەوام بن بەس لە تەنش دەرسەوان یعنی دەرسەوان نایەتە ئیهمالکردن و ئیشەڵڵا نمرێت باش بین و بچنە پلێت بەرز و ئینشاڵڵا ئایندێکی پرشنگداریان هەبێت دوا بەرهەمتان چی ئامادە کردو بۆمان کە بە بەرهەمێک کۆچایی بە دانیشتەکەی ئێمڕاوان بین لەگەڵ ئێوە. ئەمێ نادم تبهلم طول بردلي من شنگی بمرم بجی جانا من بمرم بجی زریا من دوی جانا من
وكود بيجن تسيلي نخيلي كافي ديلي وكو بيجن تسيلي نخيلي كافي ديلي كاشمال كيد ميد هيل جشكي رونا يا ديلي بمرم بيجي جانا من بمرم بيجي زليا من دوي جانا من كاشمال كيد ميد هيل جشكي رونا يا ديلي بمرم بيجي جانا من بمرم بيجي زليا من دوي جانا من هەر بژی سوپاس هەر بژین دەست خۆش بۆ ئەم دوو کوڕە جوانە خنجی لێ و هەروەها باوکیان کە بەو شێوازە هەم لە بواری وەرزش هەم لە هوەر لە هەموو بوارەکان هەڵی داوا کە منداڵەکان بۆ شوێ پەروەردە بکات کە حەزە و هوەر بن بەو هیواییکە لە ناو هوەری کوردی و لە ناو سترانبێژانی کوردی موزیکژانانی کوردی ساڵانی داهاتوو ببن بە ئەستێرە زۆر سپاسانەکە من بەیانیە لەگەڵمان بوویت و ئەحمەد و لاوی زۆر سپاس بۆ ئێوە ئەم زۆر خۆشحاڵ بن ڕاستی و ئەم لەبێرێ میێوان بوون دەفەنگو ئەو هیوێدارم بە تشتێک پێشکەش کرد بیتن کوب دلێنگو بیتن دلێ بینەرا بیتن یا سەرکەفتنێ بوو هەمیان دخواست ئێوەش سەرکەوتو بن زۆر سپاس گەلێک سپاس مەرسی بە ئامانجی برەودانی زیاتر بە بازرگانی زێڕ لە هەرێمی کوردستان و چارەسەرکردنی ئاستەنگەکانی بەردەم ئەم بازرگانیە یەکەمین کۆنفرانسی بازاری زێڕ لە هەرێمی کوردستان و عێراق لە هەولێر بە بەشداری دەیان کۆمپانیا و بازرگانی زێڕ و لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت بەڕێوەچوو. نزیکەی 40 ساڵە خانەوادەکەی بازرگانی زێڕن. جگە لە کاری بازرگانی چاکردنەوە و دووبارە خستنەوە بازاری پارچەکانی زێڕش دەکەن. وریا لە دوای باوکی خۆی و براکانی کۆمپانیای تایبەتیان بە بازرگانی ئەم کانزایە بە بەهایە دامەزراندووە. زێڕنگری سێچار جۆرە زێڕنگرێ بەس دەکڕوی دەفرۆشی زێڕنگرێ وەستایە دروست دەکا زێڕنگری هەیە بەس وەرشەیە بەس تەسلیحاتە دەبان دەبێ ئەگە تۆ زێڕنگر دەبی لە هەموو سێکتەرەکان ئیشکەی مەسەن تۆ دەبی کارگەتەبی دروست بکەی ئینتاز دروستکەی بۆ بازار ناخۆت بنەرێ بۆ دەرەوەی شارەکانی باشووری مەسەن بۆ عێراق بۆیە زێڕنگری دەبێ هەموو سێکتەرەکان بە کامل ئیش بکات تا تۆ بەرەو پێش بچی ئەو زێڕە ئەو کاڵایە پێویستی بە ئاسایش و ئارامی هەیە شکر بەخوا ئاسایش و ئارامش زۆر باشداریم کوردستان بەردەستە بۆیە هەموو شتەکانمان ڕەخسایە بەس وایە بەرەو پێش بچین. ڕێگری واستەنگەکانی بەردەم بازرگانی زێر لە هەرێمی کوردستان کە حکوومەتی عێراق دروستی کردووە گفتوگۆی یەکەم کۆنفرانسی بازاری زێر بۆ لە هەولێر. وەزیری بازرگانی دەڵێت حکوومەتی عێراق ڕێگریەکانی دروست کردووە و سەرقاڵی گفتوگۆین. کەمێک کێشەمان هەیە لەگەر مرکز لەگەر حکوومەتی فدرال چونکە ئەوان پێیان وایە کە ئەو بازرگانیە دەبێ حەسریان لای ئەوانە بێ بەڵام ئێمە هەوڵ دەدەین کە لە هەرێمی کوردستانیشدا ئەم بازرگانیە بە شێوەیەکی سیستەماتیک بکرێت. زێڕێکێک لەو کانزە هەر گرنگانەیە کە ڕۆڵێکی گەورەی بینیوە لە بواری ئابووری وڵاتاندا و بەتایبەتی ئەو وڵاتانەی کە توانیویانە ئەو بابەتە ڕێک بخەن لە ڕووی بازرگانیەوە. ئێمەش لە هەرێمی کوردستان ئەم کۆنفرانسەشمان هەر بۆ ئەوەیە هەموو هەوڵەکانمان بۆ ئەوەیە کە بازرگانی زێر لە هەرێمی کوردستان پەرە پێ بدەین. سندیکای زێڕنگران لە کۆنفرانسەکە پێشنیازیان کرد کە ژوورێکی تایبەت بە بازرگانی ئەم جۆرە کانزایە لە هەرێمی کوردستان دابمەزرێت. وتەبێژی سندیکاکەش دەڵێت هەرێمی کوردستان ناوچەیەکی ئارامە بۆ ئەم جۆرە بازرگانیە و دەتوانین ببینە خاوەن بازارێکی بەرهەمهێنانی زێر. ئەو کۆنفرانسە دەست پێکێک بۆ ئێمە قسەی خۆمانگەیان بە حکوومەتمان گوت بە بازرگانانمان گوت بە نوێنەری وڵاتانمان گوت لێرە نوێنەری چەند وڵاتێک لێرە هەبوون وجودیان هەبوو ئەوانە هەموو کاری باش بوون بۆ ئەوەی بازرگانی زێر بە وڵاتانیش بناسێنین و لێرەوە دەستپێکی دروستکردنی ئەوە بکەین لەگەڵ حکوومەتدا هەماهەنگێکی زۆر تۆکمە و باشمان هەبی.
ئامانجی کۆنفرانسەکە کۆکردنەوەی کۆمپانیا و بازرگانەکانی زێر بوو لەگەڵ حکوومەت بۆ ئەوەی برە و بەم کانزایە بدرێت و ئاستەنگەکانیشی چارەسەر بکرێت. ئامانجی حکوومەت یاریمی کوردستان و کابینەی نوێمە کە سەرچاوەکانی داهات بە بەشداری پێکردنی کەرتی تایبەت لە بنیادنان یابووریەکی سربەخۆ برە و پێ بدات. ڕێنا سعالی کوردستان 24 هەولێر. لە شەوانی ساردی زستان هاوڵاتیان لە زۆربەی ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە دەوری یەکتر کۆبنەوە وەکو شەوچەرە بێکۆ دانیشن. ئەوان ئەو شەوە سارد و درێژانە بە یاری خۆماڵی و گۆرانی گوتن دەربازەکەن. خۆیان ئەڵێن کۆبوونەوە لە دەوری یەکتر واکە زیاتر لە پشتی یەکتر بن، هاوکار بن بە یەکەوە و جگەلەوە هاوکات لە ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکانیش دووریان نەخاتەوە. لەو شەوە ساردانەی زستاندا کۆبوونەوەی گوندنشینان لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر گەرمن. هەموو شەوێ خەڵکێکی زۆر میوانی یەکێک لە ماڵەکان دەبێت و بە یاری خۆماڵی و گۆرانی شەوەکە دەرباز دەکەن. ئەو شەوچەرانە لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت لە گوندەکان لە وەرزی زستاندا وەکو نەریتێکی لێ هاتووە. زستان دەست پێت بن وەختێ وەرزێک شەوارزیە شولەک شەوارزیە خلاص دەبێت شەو درێژن خربنە لالیەک دۆست و برادر جینار خزم دوینەی نەخۆری لالیەک بازی قمارێت قدیم تکەم بە ئیسلاح گۆرانی و ئەو تشتانە جار جار شەو بیر کرد مە لاژات تێداد بێژین لاژە بێژ بیتە باعث هەندێک و خربینە لالیەک محەبەت زیاتر بیت لالیەک بڕوینین دۆست و برادر و ئاشنا. کڵاوێن کە لە ڕۆژهەڵاتی کوردستان جۆرابێنیشی پێدەڵێن یەکێک لەو یاریە خۆماڵیانەیە کە شەوانە هاوڵاتیان دەیکەن. هاوکات دەنگخۆشەکانیش گۆرانی دەڵێن. جا دۆڕاوی یاریەکان یان دەبێت گۆرانی بڵێت یاخود دەبێت خواردنێک بۆ هەموو بەشدار بووان بکڕێت. جگەلەوەی یاری شەوانە و لە یەکتر کۆبوونەوە یەکگرتووی لای ئەو خەڵکە زۆر کردووە و کێشە کۆمەڵایەتیەکانیشی کەم کردووە. هاوکات بۆ شەوێکیش بێ خەڵکەکە واز لە ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان دەهێنن. دنیۆ مەجۆزیۆمە ئەو بۆ زیێ سەنەتینە ئەمە تڕینە لۆلیەک هەیە بەرێ خوددا و هەموو جماعەتە خربیا لۆلیەک هەڵ هەندێکێتەوە خۆن بەحسەی دنیۆی و بەحسەی چ بێژمەتانی دنیا ئۆخەرەتەوە بۆی کۆدەتکان ڕەحەت تەنەوە بێ دنیۆی مەجۆزی ئەوە دنیۆی مەجۆزیۆمەیە کو گەلاژی ڕەحەتە و دوورۆ هەم خربینەوە و گەلاش خۆش. ئەو نەریتە لە زۆربەی ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە. بەڵام لە ناوچەی مەرگەوەر و تەرگەوەری ورمێ و بەری مێرگانی پیرانشار زۆرتر و پڕڕەنگترە. هۆیەکەش ئەوەیە کە خەڵکەکە بەشی زۆریان جووتیارن و تەنیا ئەو سێ مانگەی زستان دەتوانن پشوو بدەن و چێژ لە بەیەکەوە بوون وەربگرن. مۆزەخانەی سەرکەوتن یەکێکە لە بەناوبانگترین مۆزەخانەکانی رووسیا و کەوتۆتە مۆسکۆی پایتەختەوە و مۆزەخانەکە لە ساڵی 1995 دروستکراوە و بە گەڕانێک بە نێو مۆزەخانەکە بینەرە چێتە سەردەمی جەنگی دووهەمی جیهانی و بە ژیانی ئەو سەردەمە ئاشنا بێتەوە. بەشێک لە مۆزەخانەکە ناوی سەرجەم قارەمانەکانی یەکێتی سۆڤێتی پێشووی تایە کە لە جەنگی دووەمی جیهانی بەشداریان کردووە بە ڕەنگی زێڕین نەخشێنراون. لە نێوانیاندا ناوی سێ قارەمانی کورد بەدی دەکرێت. مۆزەخانەکە بە یاخود مۆزەخانەکە بۆ ڕووس و گەلی کورد جێی بایەخە بەو پێیکە سەربردەی قۆناغێکی پڕ سەروەری مرۆڤایەتی دەگێڕێتەوە. پیکەرسازێکی کوردیش جوانکاری و دیواربەندی مۆزەخانەکەی نەخشاندوو. مۆزەخانەی سەرکەوتن یەکێکە لە بەناوبانگترین مۆزەخانەکانی رووسیا و لەسەر پەکلۆنایە گەڕا لە مۆسکۆی پایتەخت هەڵکەوتووە. لە مۆزەخانەکەدا زیاتر لە 316,000 پارچە و کەلوپەل و ئامڕازەکانی جەنگی دووەمی جیهانی خراونەتە ڕوو. گەڕانێک بە نێو مۆزەخانەکەدا دەدباتەوە سەردەمی جەنگەکە و چۆنیەتی ژیانی ئەو سەردەمەت دەخاتە بەرچاو.
Наш музей Победы был открыт 9 мая 1995 года. مۆزەخانەکە لە نوێی ئایاری 1995 و لە یادی 50 ساڵەی سەرکەوتنی جەنگی دووەمی جیهانیدا کراوەتەوە. زیاتر لە 30 ساڵە مۆزەخانەکەمان کار دەکات. ساڵانە لەگەڵ خواستی سەردەمدا نوێگەری تێدا دەکرێت. ساڵانە نزیکەی میلیۆنێک کەس لە تەواوی جیهانەوە سەردانی دەکەن. لێرە بەشێک تایبەتە بە ئامێرە جەنگەکانی سەردەمی جەنگی دووەمی جیهانی. لە چەک و کەرەستەی قورسی سەربازیەوە بگرێت تا فڕۆکە و زرێپۆش و خۆمپارە. هەروەها کەشتی جەنگیش نمایش کراون. ئەم مۆزەخانەیە گرنگترین کۆگای پاراستنی مێژوویی جەنگی دووەمی جیهانیە. لێرە بە جوانی دیمەنەکانی جەنگ نمایش کراون. بە جۆرێک توانای تێگەیشتنی هەموو تەمەنەکان لە بەرچاو گیراوە و مرۆڤ بە ئاسانی دەتوانێت لە ڕێی پەیکەر و کارە هونەریەکانەوە بگەڕێتەوە ناو ئەو ژینگە و سەردەما. لە بەشێکی تری مۆزەخانەکەدا ناوی سەرجەم قارەمانەکانی یەکێتی سۆڤیەتی پێشوو کە لە جەنگی دووەمی جیهانیدا بەشداریان کردووە بە ڕەنگی زێڕین نەخشێنراون. لە نێویاندا ناوی سێ فەرماندەی کورد بە ناوەکانی سەمەن سیابەندۆف، بەکر مستەفایف، ئاواز فێردێیف بەدی دەکرێن. کوردەکان لە مێژوو یەکێتی سۆڤێتدا بەختی باشیان هێناوە. بۆ پێی ساڵی 1972 بۆ یەکەم جار خالید چەتۆیف ناوی قارەمانە کوردەکانی ڕیزی سوپای سۆڤیەتی بەچاپ گەیاند. دواتر ناوی زیاتری بەشداروانی بڵاو کرایەوە. بەپێی زانیاریەکانی ئەرشیفی سۆڤێت نزیکەی 30,000 کورد وەک سەرباز بەشداری جەنگیان کردووە. سێ لەوانە مەدالەی قارەمانی جەنگیان پێبەخشراوە. کوردەکان بەدەر لە بەشداری بەرەکانی جەنگ وەک هێزی پارتیزانیش بەشداری شەڕیمان و نەمانیان کردووە و جێدەستیان دیارە. نزیکەی 700 کەس وەک پارتیزان لە بەرەکانی جەنگ لە دارستانەکانی بیلاڕوس و ئۆکرانیا بەشدار بوون. لەم ژمارەی نزیکەی 400 کەسیان گیانیان بەخت کردووە. لە رووسیای فیدراڵ بەپێی یاسای زیندووکردنەوەی کە لە پور و سەرمایی نەتەوەی گەلە چەوساوەکان جارێکی تر پێداچوونەوە بۆ مافی ئەو گەلانە کرایەوە و ئەو بابەتانی وەرانرابوون زیندووکرانەوە. نووسین و هەڵواسینی ناوی قارەمانانی کورد وەک بەشدار بووی جەنگ لە مۆزەخانەکەدا لەو چوارچێوەیەدایە. ڕۆژانە سەدان گەشتیاری بیانی و ناوخۆیی ئارەزومەندانە سەردانی مۆزەخانەکە دەکەن، بەڵام ژمارەیەکی بەرچاو لە قوتابیان بۆ گەشتی زانستی و وانەی خوێندن دێنە ئێرە. Сейчас все же стараются сделать так, чтобы это осталось в памяти нашего поколения. هەموو هەوڵێک دەدرێت تا مێژوە لە یادەوەرینەوەی ئێمەدا بمێنێتەوە و زیندوو ڕابگیرێت. لێرەوە ئێمە تێدەگەین کە پێویستە مێژووی خۆمان لەبیر بێت، بزانین گەلەکەمان بە چه دژواریەکدا گوزەری کردووە. ئێمە لێرە شتی زۆر جیاوازمان بینی. شاری بەرلین لە ماوەی ساڵانی جەنگدا، باڵەخانە و شوێنی مانەوەی سەربازان، ڕۆژی بەڕێوەچوونی جەنگ، ئەمە لایەنێکی گرنگی ڕووداوەکانە و سەرنجی هەمووان ڕادەکێشێت. И есть достаточно хорошие композиции, где можно детям увидеть действительно. منداڵان دەبێت ئاشنا بکرێن بە مێژووی خۆیان. ئەم مۆزەخانەیە زانیاری ورد و گرنگ دەخاتە بەردەست فێرخوازەکانمان. لێرە پسپۆڕی باشن کە و مێژویان بۆشی دەکەنەوە. هەندێک شوێنی مۆزەخانەکە ڕووداوەکان لە فۆرمی بینراودا دەخاتە بەردەست بۆ ئامادەبان و ئەمەش توانای تێگەیشتنیان لە ئاسان دەکات، چونکە وێنەی ڕووداوەکان بە شێوەی هونەری نزیک لە ڕاستی بەرجەستە کراون. لەسەر بنەمای ئەم سەردانە فێرخواز باشتر داڕشتن دەنووسن و باسی سەردانەکان ئامادە دەکەن و وەڵامی پرسیارەکانی مێژوو دەدەنەوە. سەدان مۆزەخانە لە ڕووسیادا هەن کە سەرنجی گەشتیاران بۆ لای خۆیان ڕادەکێشن، بەڵام ئەم مۆزەخانەیە بۆ ڕووس و کورد و چەند نەتەوەیەکی تر جێی بایەخە. بەو پێیەی سەربوردەی قۆناغێکی پڕسەروەری مرۆڤاتی دەجێڕێتەوە کە بابوو باپیرانیان ڕۆڵیان لە تێکشکاندنی نازی ئەڵمانی دابینیوە. ئەگەر ئەو کات قارەمانە کوردەکان لە دەستەبەرکردنی سەرکەوتنی مەزندا ڕۆڵیان بینی بێت، ئەوە ئەمڕۆ پەیکەرسازی ناوداری کورد تیمور ڕەشۆیف جوانکاری و دیواربەندی مۆزەخانەکەی نەخشاندووە. خۆشەوی محەممەد، کوردستان 24 مۆسکۆ. پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن بۆ هیوایی کە بابەتەکانی پرۆگرام بەدڵی ئێوە بوو بێت تا بەیەگەشتنەوەیەکی دیکە ماڵاوە.